دووبارە سڵاتان لەبێت دارانی خۆشەویست مژارە و گفتوگوی بەرنامەکەمان دەست پێکەین و قسەبات لەسەر پرس بابەتێکی ژینگەی گرنگەکەین کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵاتی هەمومانەوە هەیە ئێتە هەر لە منداڵانی بچووکەوە بگرێت تاگاتە تاوی خێزانەکان و کۆمەڵگەەوە بۆ پێیکە پرس بابەتە ژینگەیەکان پرسێکن پەیوەنددارن بە ژیانی تاک ژیانی کۆمەڵاتی و ژیانی هەموو کەسانی کە دانێت بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەر وشارێکی باشی ژینگەی بکەن بۆی کوردستان و ژینگەکەی نەکوێتە مەترسیەوە گومان لەوەدانەیە کە بەهۆی پێشکەوتنی باری پیشەسازی توانراوە سوودێکی زۆر باش لە کەرستەوە کەلوپەلە لە پلاستیکیەکان وەربگیرێت بەڵام لە بەرامبەردا ژینگە پارێزان و پسپۆرانی باری ژینگەی پیان وایە کە ئەمە مەترسیە جدێکەیە کە لەسەر ژینگە و تەنانەت تەندروستی مرۆڤ دەرهاوێشتە و کاریگەریەکانی لە داهاتوودا دەردەکەوێت بۆیە ئاماژە بۆ دەکەن چۆن بتوانێت ئەم کاریگەری و لێکەوتە خراپانەی کە لەسەر ژینگە هەیە لە ڕێگەی هوشیاری و بڵاوکردنەوە و بەرنامەی جۆراجۆر بتواندرێت هەوڵاتانی خۆمان هوشار بکەینەوە کە کەمترین کات پلاستیک و مادە ئەندامیەکانی پێوەست بە مادە پلاستیکانی کە هەیە کەم بەکاربێنێت یا خودەر بەکار نێندێت بەڵام جێگرەوەی ئەم مادە پلاستیکانە چێ بە تایبەتی هەوڵێکی جدی هەیە لە شاری سلێمانیکە و بەشێک لە قەزانەحەکانیشی بە تایبەتی کارکردن لەسەر بەکارهێنانی کاغەز یان بڵێن ئەو پێویستی کە بۆ خۆراک و خواردن و تەنانەت ئامادەکردنی کیسی نایلۆن بەکارنێت بەڵکوی تر لەمەوە زەرف بەکار بێنرێت بەڵام ئەمەش ڕەنگە تێچوو پارێکی زیاتری پێویست بێت مژار گفتوگوکەین لەسەر ئەم پرسە لەگەڵ زۆر بەڕێز کاک هەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵا لە ڕێکخراوی سروشتی کوردستان میوانی ئێمە لە سلێمانیەوە کاک هەژیر دێمەلای تۆ دانیتان باش بێگومان ئەم هەوڵانە جێگەی دڵخۆشین و ڕۆلی ڕێکخراوە ژینگەیەکان لەسەر پاراستنی سروشت و ناوچە کوردستانەکان جێگەی سەرنج و بایەخن فەلسەفە و کارکردن لەسەر ئەم پرسە ژینگەیە لە چێوە سەرچاوەی گرت بەیانی بەڕێستان و بەیانی هەر چوار پارچەی کوردستانیش باش ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە پلاستیک کەم بکەینەوە چونکە زیانێکی زۆری هەیە بۆ ژینگەی ئێمە ئەگەر ببینین پلاستیک مادەیەکی نەن بایۆدیگریدەبڵەواتە لە ناو خاکاشی نابێتەوە کاتێکی زۆری پێویستە بۆ ئەوەی شی بێتەوە بەڵێ بەێ برێز خوازم وێ پرسیاری ژێروا بکەم و ڕاستە پلاستیک زراراوە لەسەر ژینگە و ئەو چێنێک و ئەبراستیژی gelek zirarê li ser wê dike. Pirsiyar ew tê mesela gel ku min pêngavekî bîvî awayî rabin xelk çawa tecawübê dikin mesela gihu xelk tecawübê nakin helbet jî mirov nikare pêngavekî bî awayî mirov dest pê bike. Pirsiyarim ew ger ku xelkên Selêmaniyê bi taybet em dikarin bêjin ku pêngavekî bi vî awayî tecawübekî baş dikin bi vî yekê radibin mesela bêjin destê xwexistinê destê we dita ku pêngavekî baş bi serê bikeve. ببوورە پرسیارەکە تێنەگەشتم. باش مەبەستم ژێ ئەوە برێز گەرکو و تشتێکی بڤی ئەوای دەست پێکردبێژ بۆنی پاراستنا ژینگە خەلکێ سلێمانی خەلکێ دەردۆرێ تەجاوبێکی باش دکن لەگەلوە هەفکار لەگەلوە ئالیکاریەوە دکن بەشێکیان یارمەتیمانە دەن بە تایبەت ژینگە دۆستەکان وانەی ژینگە ئەپارێزن ئەوانە هاوکاریمانەکەن بۆ ئەوەی بتوانین ژینگەکە بپارێزین بە تایبەت چالاکوانی ژینگەی ڕێکخراوە ژینگەیەکان هەروهاوانەی هەر لە هیوایەتیانە کە ژینگە بپارێزن و یارمەتی خەڵک بدەن ئەوانە زۆر هاوکارمانە بن بە سوپاسەوە بەو هیوایەن خەڵک خۆشی هۆشیار بێتەوە و خەڵک بە گشتی هەمویان ئەم چالاکیە بکەن و ژینگە بپارێزن و دوورکەونەوە لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان. لە بواری پراکتیکدا چیتان کردو بۆی ئەم پەیامە ژینگەیەی کە هەیە کە مەترسین لەسەر داهاتووینەوەکان و لە ئێستاشدا کاریگەرەکانی کەم تا زۆر ڕەنگە لەسەر تەندروستی مرۆڤەکۆیەوە کە زۆرجار لە ڕێگەی میتینگ و ڕاپۆرت و شیکارەکانی خۆتانە باسەکەن دەرکەوتەوە. بەستم ئەوەیە لە پراکتیکدا چیتان کردەوە بۆ ئەم پرسا ینی و فیدباکی ئەم پرۆسێ چۆن بۆ؟
ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوەکە ئێمەیە لە ساڵی 2015 هەوڵمانداوە کە تورەکە بەکاربین وەک بەدیلێک بۆ پلاستیک. تورەکە توانرێت چەند جارێک بەکار بهێنرێت و دۆستی ژینگەیە، زیانێکی ئاوای نییە بۆ تەندروستی ژینگە. ئێستا ئەگەر سێر بکەین لە قایمقامەتی سلێمانی کاتێک بڕیاریان داوە کە زەرف بەکار بهێنرێت، زەرفی کاغەز، ئەمەش هەر بەدیلێکی خراپە. بەڕاستی ئەوەش باش نییە. وەک ئەوە وایە لە بینی باش و خراپ و خراپترین خراپەکە هەڵبژێرین. خراپترینەکە علاگەی نایلۆنەکەیە، خراپەکە زەرفی کاغەزە و باشەکەش تورەکەیە. زەرفی کاغەزەکە ئەگەر بپرسین بۆچی خراپە، لەبەرەوە خراپە چووکە دارێکی زۆر ئەبڕێتەوە بۆ ئەوەی دروست بکرێت. کەواتە ئێمە بەدیلێکی خراپمان بەکارهێنا کە زیانەکەی کەمتر بێت لە پلاستیکەکە. هەر بۆیە تورەکەکە لە هەمووی باشترە و ئەتوانرێت زۆرتر بەکار بهێنرێت و دۆستی ژینگەشە. بەێ بەرز بێترژی بەریدەمەکێ مێڤانداریە کەسێکی کردبوو لە ئستیدیۆ بێترژی بەحسا بلاستیک ژالێ بلاستیک بە علاگەین خوا یەن ئەمبێژن چۆپێ بەڵاف کردبوون لەسەر هەموو سازی و شوێنن و لە کوردستانê ئەو علاگەژی گرێدای بوون تەنێ بۆنی بلاستیک بکاربنی، ینی تەنێ دەماکوتە تشک بکارانی، ینی بلاستیک تێنێ تێخنوێ علاگای هەندە. چالاکیین بڤی ئەوایش لایەوە بەهاتی کردن کو تیشتێکی تایبەت یان ژی جیهێکی تایبەت ji بۆنی بلاستیک لە دەڤەران بێن داین بۆ خەڵک بکاربن تەنێ تیشتێن بلاستیک فرێدن وێ دەڤەرێ. هەوڵ هەیە بۆ ئەوەی کە کارگەیەکی ڕیسایکڵین بەرهەم بهێنرێت، بەڵام جارێک بەتەواوەتی نەچۆتە جێبەجێکردن، تەنها هەوڵدانە. ئەگەر ئەوە لێرە دابمەزرێ شتێکی زۆر گرنگە، بەڵام ئەوەنەی من ئاگدارم کۆمەڵێک هەن کە ئەو پلاستیکانەی لە ماڵەوە کۆیەکەینەوە ئەیبەن بۆ ئێران و تورکیا لەوێ ڕیسایکڵینەکەی بەسەریەت، واتە بە بڕێ پارەی کەم لێت ئەکڕنەوە ئەیبەن بۆ ئێران و تورکیا لەوێ ڕیسایکڵینی پێەکەن. بۆ هیوایم کە لێرەش کارگەیەکی ڕیسایکڵین هەبێ بتوانێت سوودی هەبێت و پلاستیک کەم بکاتەوە. باش کاکە ژیر پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە، واتە پەیوەندیرێوان خەڵک و حکوومەت و خەڵک و ژینگە دۆستان هەیە. بەستم وە لایەنە فەرمیەکان بەرسڤیان چی بۆ ئەم پرۆسەیە، چونکە ڕەنگە کارکردنی ئێوە و ڕێکخراوێکی ژینگە دۆست ڕەنگە بەست نەبێ یان چۆندە تێری ئەم پرۆسەیە نەکات. چیتان کردو بۆی لایەنە فەرمیەکان وەکو دەم دەستگەکانی حکوومەت بە تایبەتی وەزارەتی تەندروستی، وەزارەتی بازرگانی و ئەو چاودێریانی کە لە بازاڕە هەن بە تایبەتی فۆکسێکی باش بخەنە سەر ئەم پرۆسەیە؟ زۆر پێویستمان بە هاوکاری ئەوانە چووکە بە تایبەت کە دەسەڵات یارمەتی داین ئەوە توانین کارەکان بە باشتر و ئاسانتر بگەێنینە خەڵک و ئەوەی گرنگە هەماهەنگی هەبێ لە نێوان دەسەڵات و ڕێکخراوە ژینگەیەکان کە بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی پێویستە لە زانیاری و لە هۆشیاری بگێنن بە خەڵک تا خۆیان بپارێزن لەو مادانەی کە خراپن بۆ تەندروستیان و زیانیان پێ ئەگەێنن. لەو چالاکیانەشی ئەنجاممانداوە هەنێک هاوکاری کراوە لەلایە ناکانەوە، بەڵام پێویستمان بە هاوکاری زیاترە. زۆر باشە. وەیەکی برسە مەسەلەن بانگێتە بۆ کەسێکی هەیە تایبەت بگەربن ئالیکاریە لەگەلەوە بکەن، بهترژی پرۆژەی خوا بەرفرە بکەن، بکارن پرۆژەی خوا بە دەمەکە زووتریژی دەست پێ بکەن و سوودێکی باشەوە بگرن. ینی تێ بانگێتە بۆ کەسێکی هەیە بۆ کەسێکی دیاریانژی کەسێکی گرێدای حکوومەتی بکو بانکەوەش بۆ وان بێ بکاربن ئالیکاریە لەگەلەوە بکەن. ئێمە داوا لە هەموو لایەنەکانەکەین بە یعنی بە هەر پلەیەک بێت و مەرج نییە تەنها حکوومەت بێ. ئێمە لە خەڵکەوە دەست پێکەین کە نەزمترین ئاستا هەتاکو و سەرۆک کۆمار و هەتاکو سەرۆک وڵاتیش هەمویان پێویستە هاوکاریەک بن و یارمەتیەک بدەن. باش کاکەژی دیارە ڕۆلی ڕێکخراوەکانی ژینگە دۆست و خەڵکێک هەن هاوشان و هاوڕان لەگەڵ ئەم پرۆسە گرنگەی کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە و چۆن بتوانین بەڕاستی ئەمە لە سەرتاوە ینی چۆن دەوتی لە سفرە دەست پێ بکەین جارێکتر، چونکە تۆزێک
ئێمە لە کۆمەڵگایەکین بە جۆر لە جۆرەکان بەکاربەرین واتە بەرەمێن نین وەمە زۆر جار کاریگەری و ڕنگدانی زۆر خراپی لەسەر سێکتەرەکانی ژیان دروست کردووە چی بکەین بۆی بەڕاستی لە ڕووی پەروەردەی و ئەمە گەشە پێ بدەین واتە منداڵە ناوەندەکانی خوێندن فێری ئەم پرۆسە گرنگە بێت کە ئەمە باشە ئەمە خراپە بۆ ئەم چەشە دەتوانرێت ئێمە سود و مەفا و لە قازانج لەم کەرەستە و کەلپەلانە وەربگرین ینی بە جۆرگە جۆرەکان ژینگە دۆستا ڕۆلەن هەبێت لەم پرۆسەیە. زۆر گرنگە هەوڵ بدەین کە بیکەین بە یەکێک لەوانەکانی خوێندن واتە یەکێک لە دەرسەکان تایبەت بکرێ بۆ بواری ژینگەی کە خەڵک تایە سوود ببینێت و ئاشنا بێت پێی هەر لە سەرەتاییەوە هەتاکو و دوا قۆناغەکانی خوێندن کە مناڵ لە سەرەتاوە لەگەڵی هەوڵت داوهانتدا کە ژینگە بپارێزێت ئەوە ئیترە بێ بە مەبدەیەکی سەرەکی لە ژیانی و هەتاکو ماوە لەسەر و مەبدەئە ئەڕوات. هەر بۆیە زۆر گرنگە لە باخچەکان باخچەی منداڵان لە سەرەتایی لە ناوەندی لە ئامادەی هەتاکو لە زانکۆش لە هەموو شوێنێک هۆشیاری ژینگەی هەبێت بۆی خەڵک باشترین هەنگاو بنێت بۆ ڕوبەڕوونەوە دژی ئەوانەی ژینگە پیسەکەن. زۆر باش کاکە ژیر گەلێک جاران مرۆڤ درە گەلێک شوێنن کو لەوەی دەرێ مەسەلا کۆمبوون چێت بێن یانژی دەبەرێن کو خەڵک دەماک و وان زەبەلیانژی گەلێک تشتێن دن بلاستیک لە شوێنێ خۆ دەهێلن یانژی لە پشت خۆ دەهێلن مەسەلا وێنەیەکە بڤی ئەوایی هون تەماشا بکەن یانژی هون ببینن گەلۆ محاسبەت تێکردن یانژی مەسەلا تشتێک دەربارەی بەیەکێ دەگەرەکە بەدەرخستن ئەو کەسێک و ژینگەهێ پیس دەکەن بەر چاوێ کۆمەڵگا و خەڵکێژی تشتێک بۆوان بێدانان و بڕاستیژی قەدەخە ببئێدی. ئێستا ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەوە بۆیان شەرح بکەین کە مەترسیەکەی چی ئەوان هۆشیارە بنەوە و ئەو شتە ناکەن کاتێک بچن بۆ سەیران شوێنەکان پیس بکەن. ئێمە حەوت جۆری سەرەکی پلاستیکمان هەیە. جۆری یەکەمیان PET-ە واتە پۆلی ئیسایلین تریفسەلەیت ئەو جۆرەیان ڕیسایکڵەکرێت. جۆری دووهەمیشیان بریتیە لە HDPE واتە های دێنستی پۆلی ئیسایلین ئەم جۆرەشیان بە هەمان شێوە ڕیسایکڵەکرێ. جۆری سێهەمیان PVC-ە پۆلی ڤینایل کلۆراید. جۆری چوارەمیان LDPE واتە لۆ دێنستی پۆلی ئیسایلین. جۆری پێنجەمیان پۆلی پرۆپایلینە. جۆری شەشەمیان پۆلی ستایرینە. جۆری حوتەمیشیان بە ئینگلیز پێڵێن ئۆزەرس واتە ئەوانی تر کە پۆلی کاربۆناتەکانن. ئەم ژمارانە هەمووی لە خوارەوەی بەرهەمە پلاستیکەکان نووسراوە واتە بۆ نەنووسراوە ژمارە یەک و پێکاتەکەی ژمارە دوو پێکاتەکەی بەم شێوەیە تەنها ژمارە یەک و تەنها ژمارە دوو ڕیسایکڵینیان بۆ کرێ. ژمارە سێش لە هەنێ شوێنی بەڕیتانیا هەیە بتوانرێ ڕیسایکڵینی بۆ بکرێ بەڵام ئەبینین ژمارە سێ و چوار و پێنج و شەش و حەوت ئەم ژمارانە ڕیسایکڵینیان بۆ ناکرێت بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە بۆیە بەرهەمەیەکی زۆری پلاستیک بۆ ماوەیەکی زۆر لە ژینگە ئەمێنێتەوە شی نابێت. ئەوەی شی ببێتەوە تەنها جۆری یەکەم و دووهەمە کە ئەوەش کاتێکی زۆری ئەوێت و پێویستە ڕیسایکڵین بکرێت و دەبێ ئاوەکەی کە ئێمە پێخۆین جۆری یەکەمیانە و تەنها ئەبێ یەک جار بەکار بهێنرێت. باشە کاکە ژیر دیارە هەوڵەکانتان چڕ کردوتەوە بۆ ئاراستەی کە بتوانرێت کەمترین جار پلاستیک بەکار بهێنرێت بەڵام زۆر جار ئێمە ئاراستەی بەشێک لە خێزانەکان بۆ منداڵەکان ئەوەیە کە دەتوانن بۆ خۆیان جۆرێک لە مناڵەکان ڕابێنن واتە لە جیاتیوی کە ئەو دە بە ئەوە بکڕنیان بەکاربێنن دەکرێت شتی بەدیل هەبێ واتە شتی جێگرەوە هەبێ کە دایک باوک لە بازار بۆ مناڵەکانیان دەستەبەری بکەن. تۆ باس لە سامپڵەکریان نمونەیە کرد ئەو قوتووە ئەو دە بە ئەوانەیەکان یەک جار بەکار دێت بەڵام ئەگەر بۆ 2 3 بۆ 4 جار بەکار هات یعنی مەترسیەکانی زۆر لەسەر تەندروستی مرۆڤ واتە ئەو مادە ئەندامیانەی کە لەناو ئەو پلاستیکەدا هەیە جایەکتر شێ بنە و کاریگەری زۆر خراپ دروستەکەن لەسەر جەستا. ئێمە پلاستیکەکان بە شێوەیەکی عام واتە پۆلیمەرەکانش لە کۆمەڵی مۆنۆمەر پێکاتون هەر مۆنۆمەرێک کۆمەڵێکی کارای گروپی کیمیایی هەیە کە بۆ نمونە کحولیەکانە ئستەریەکانە ترشی کاربۆکسیلیە ئەم پێکهاتانەی تایە بۆیە کە زۆر بەکار بهێنرێتەوە
ئەو مادەکیمیانەی تایەتی تێکەڵە بن لەگەڵ ئاوەکە و تووشی نەخۆشی دەکەن بەدیلی ئەمە ئەوەیە ئەو دەبانەی کە بۆ نمونە واتە لە پلاستیک دروست نەکرابن بۆ نمونە شوشە بن یاخود کانزایی بن ئەوانە باشترن بەدیلێکی باشترن بۆ ئەوە. بەڵێ کاکە ژیر ئێمە سپاس دەکەین لەگەڵمان بووی و زانیاری باش بدەین سەبارەت بە گرنگی و تایبەتمەندیەکانی بواری ژینگە و چۆن بتوانین هۆشارێکی ژینگەی باش بڵاو بکەینەوە. سپاس کە لە ئەگەر ڕوخسەت بدەن کۆتا ڕوونکردنەوەش بدەم ئەگەر کات بێت. فەرموو. چەند شتێک باسەکەم لەم کۆتا کاتەیە یەکێک لەوانە شێوازی ڕیسایکڵینەکەیە شێوازی ڕیسایکڵنەکەی ماڵین ڕیسایکڵین بەڵام پرۆسەکەی با بزانین چۆنە سەرەتا مادە پلاستیکیەکان کو ئەکرێتەوە دوایی بە جۆرەکانی جێ ئاکرێتەوە بزانێت چ جۆرێک لە پلاستیکەکانە و چ ڕەنگێکە پاشان دوایەوە شۆردنی بۆ ئەکرێت بۆی ئەو مادانەی پیسن تایە پاک بکرێنەوە لە دوای ئەو هەنگاوە دواتر وردەکرێت ڕیسایزینگی پێڵێن واتە وردەکرێت بۆ شێوەی بچووکتر کەوای لێکرا پاشان بەپێی چڕی جیاکرێتەوە ئەخرێتە ناو بەشێک ئاوی گەورە ئەوەی چڕی کەم بێت ئەچێتە سەرەوە ئەوشی چڕی زۆر بێت دەچێتە خوارەوە ئەو بەشەی چڕی زۆرە لە خوارەوە بۆ نەجیایەکەنەوە ئەوشی سەرەوە جیایەکەنەوە هەر یەکیانیان کە جیا کردەوە بە پێکاتەکەی پاشان ئەیتوێنەوە قاڵبی تری لێ دروستەکەن ئێمە ئەگەر سێر بکەین بەرهەمی پلاستیکی ئەگەر دروست بکرێت تەنها یەک چرکەی ئەوێت و ئەگەر بەکاری بهێنی تەنها 20 دقەی ئەوێت بەڵام ئەگەر لە ژینگە بهێڵیتەوە 450 ساڵ زیاتری ئەوێت ئێستا بۆ نمونە یەکەم پلاستیک کە دروست کراوە بە پێکهاتەی فینۆڵ لەگەڵ فۆرماڵدیهاید ئەم مادەیە پلاستیکێکی دروست کرد کە پێڵێن بیکلایت ئەم بیکلایتە کە لەو کاتە دروست کراوە تا ئێستاشی نەبووتەوە واتە لە ساڵی 1970ەکان هەتاکو ئێستاشی نەبووتەوە بەڵکو کاتێکی زۆرتریشی پێویستە جا یەک شتی تر لە کۆتاییە بڵێم سێ جۆر ئێمە پلاستیکمان هەیە بایۆدیگریدەبڵ لەگەڵ فۆتۆ دیگریدەبڵ لەگەڵ نەن بایۆدیگریدەبڵ بایۆدیگریدەبڵەکە کە ئێستا زانایان هەوڵیاندا پەرەمە بستێنن کە بەهۆی ئاو و خاکەوە مادە پلاستیکەکانشی بێتەوە بەڵام ئەمەیان زیانێکی هەبوو زیانەکەشی ئەوە بوو کە گازی میسان CH4 دروستە کرد ئەم گازە کاریگەری هەیە لە گرین هاوس ئیفێکت واتە گەرمبوونی جیهان بۆیە ئەمەیان زیانی هەبوو جۆری دووهەمیان کە فۆتۆ دیگریدەبڵە ئەمەیان بەهۆی تیشکی UV واتە تیشکی سەروب نەوشەی خۆرەوەشیە بێتەوە ئەم جۆرەشیان هەر کاتێکی زۆرێ ئەوێت جۆری سێهەمیشیان نەنوایە دیگریدەبڵ ئەمەیان جۆری ئەم پلاستیکانەی خۆمانە کە کاتێکی زۆری 450 ساڵ و زیاتریش بە ئێستا بە پێی توێژنەوە زیاتر لە 450 ساڵی شێوێ بۆ شیبوونەوە لە کۆتا قسەشم ئەوەیە کە خەڵک وشیار بنەوە و ژینگە بپارێزن بزانن کە ئەمانە زیانیان بۆ تەندروستیان هەیە و پێویستە خۆیانیان لێ بە دوور بگرن ئەگەر تەندروستی خۆیان لا بە نرخە پێویستە پارێزی بکەن و دوور بکەنەوە لەو بەرهەمانە. gelek spas. سپاس کاکە ژیر لەگەڵمان بووی لە سلێمانە دەستەکانتان خۆش مانتون نەبن سپاس بۆ تۆ زۆر